خاتونێکی دەستڕەنگین لامان ئامادەیە کۆمەڵێک کارە دەستیەکانی خۆی لەگەڵ خۆیان هێناوە بۆ ئێرە باز لە ئەزمموی ئەوەکەین باز لەواکەین ئەو بابەتانی کە بەکاری هێنێ بۆ دیزاینکردنی هەم جلو بەرگەکان هەم ئەکسسوارەتەکان چییە بۆی کە لەسەرم بابەتەکە فتوگۆ بکەم ئەچۆ لای خاتو چنار کاکە حەمە کەوەکو خاتونێکی دەستڕەنگین ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێە خاتو چنار سڵاو لێ بێ بەیانی و باش بەخێر بێ سەر چاوان بەخێر بێ خاتون بەخێر بێ سەر چاوان با دەستپێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەین پێمان بڵێ خاتو چنار لە کێیەکەوە دەستت کردەوە بەم کارە وەڵایی زۆر دەمێکە تقریبەن وە 16 ساڵە بێت ئەم کارەیەکەم باش سەرەتا لە چیەوە دەستە پێ کرد چۆن فێر بووی بیدایەت لە درومانەوە دەستم پێ کرد بەڵێ لە درومانەوە دەستم پێ کرد ئیتر وردە وردە دەستم کرد بە چنینیش لەگەڵیا ئیتر هەتا ئێستا واتە ئێستا جلو بەرگەکان هەم خۆ دەیدوری هەم کارە دەستەکانیشی حیاتیشم بەڵێ زۆر باشە لەگەڵ جلو بەرگەکانە کۆمەڵێک ئەکسسوار و ملوانکەوەی بابەتی ڕازانەوە ئەی ئەمەیان دوای دوورینەکە دەستی بەمانە کردیا بەڵێ هەر ئەمانش ئەەکەم و دوورینەکەش ئەەکەم چەند جار خولیشم کردوێتەوە بۆ فێربوون ینی یەکێکی کە لە منەوە فێر بێ حەز دەکەم چۆن کردوتەوە خولەکە لەسەر درومان کردوتەوە یاخود لەسەر بە چنینیش کردومەتەوە بە درومانیش ینی بە بڕێنیش و بە چنینیش ئێمە لە ڕێکخراوی هوەری دەستین لەگەڵ کاکسیروان و بێگردخان و شنەخان هاوکاریمانەکەن زۆر باشە بە شێوازێکی گشتی هاوڵاتیان یاخود خانمان بە تایبەت تا چۆن خواستیان بەم کارە دەستیانە هەیە وەڵی هەیە زۆر هەیە حەزی لێتی زۆر کەسیش هەیە ئەڵێ ئەوە ئاستانانی خۆم دروستێکم بەس بەوە ئێستا تۆ هەتا دەست نەکەی بە ئیشەکە نازانی چۆنە چۆن دروست ئەکرێ ناتوانانی وا دروستی کەیتەوە کاتی ئەوێتەوە ئیشێت بتانی دروستیکەی هەموو کەس ناتوانێت ئەو ئیشە بکە زۆر باشە دەستە خۆش بێت باست لەوە کردوتت ئێوە لە ئەو ڕێکخراوی هوەری دەستین پێم وا بێت لەو ڕێکخراوەیە هەفتانە پێشەنگاتان بۆ کرێتەوە جومعان و پێنجشەمان زۆر باشە ئەم پێشەنگیانە تا چەند سوود بە ئێوە ئابینێ وەڵی باشە زۆر ینی کاتی مناسبەتەکان بڵین کاتی نەورۆز کاتی جژنان کاتی ئەو کاتانە زۆر زۆر باشە بەس ئێستا زیاتر خەڵک ینی ئەو نییە بەبوونی ئەوە معاشکەم بۆتەوەین بۆتەوە زیاتر خەڵک ئەمە ناکات خوب بەم شتانە نایە بیکڕیانی زیاتر خەڵک ئەوشی پێوێ بە خواردنەکەیان یان بە شتەکەی کە ئەماڵە خۆم ئایکەم یان پێویستم پێی زۆر باشە جا ئەگەر هاوکارانم پێم بڵێن ئاسایی بێ من هەستم هەنێک لە کارەکانی خاتو چنار پیشان بم ئەمە یەکێکە تۆ توانی دانی شێر خاتو چنار ئەمە یەکێکە لە کارەکانی خاتو چنار ئەم هێلەگەی کە دروستت کردووە چەند ڕۆژت پێ چۆ چی بەکارهێناوە لەم هێلەگە بمەوێت خەیاتی نەکەم یان زۆر دانیشم لەسەری بە 3 ڕۆژ تەواوێکم بە 3 ڕۆژ باشە بۆ دیزاینکردن و گونجاندنی ڕەنگەکان تۆ سوود لێ چێ بینی چونکە بێگومان لە کاری دەستیە زۆر گرنگە تەنسیقە بێ لە نێوان ڕەنگەکانە بەڵێ هەمووی خۆم ڕەنگەکانیش خۆم هەڵێ بژێرم دیزاینەکەش خۆم ئەیکەم نەخشەکەش هەر خۆم ئەیکەم زۆر زۆر باشە دەستت خۆش بێ ئەمەش هەر یەکێکترە لەو کارانە ئەمە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو هێلەگەی تراکە ئێستا پیشانی بینەرانەوە ئەتوانیت بیەی لە هێلەکەکە خۆی بەڵام ئەمە جیاجا گەڵاکانی بۆکەیت و پێوەی ئەەکەیت زۆر زۆر باشە دەستە خۆش بێ لە ملوانکە و ئەکسسوارەکانیش بۆ زۆر باش ئێستا میە گەڕم زۆر باشە چنینی بڵێن خوریشەکەم لەسەر هێلەک و لەسەر کەوا لەسەر ئەو شتان زۆر باشە بە سێرێکی ئەمانەش بکەین بێگومان تۆ جگەلەوەی کە جلوبەرگی کوردی شت کردووە لەگەڵ ئەوە شاگرنگی و بە ئەو ئەکسسوارانە ژیاوە کە لەگەڵ جلوبەرگی کوردیا بەکارەهێنرێ هیچی مێخەکی ژەکەم یعنی تا 10 جۆر 12 جۆر ئەتوانم پشتێن دروستکەم باشە ئەتوانم ملوانکەش دروستکەم بۆنی مێخەکەشی زۆر زۆرە جا مێخەکی ئەمانە مێخەکی تەڕێژ نینەوە بۆنیان هەیە خۆت ئەیکەیت ئاوەتا و مەخشەکەەکە نەرمە بێ دوای ئیشی پێ زۆر باشە لە کاتێکا کەسێک کێت بۆ لای تۆ ئەڵێ بۆ منە ئەمج لە کوردیم بۆ بکە بەم شێوازە بەم دیزاینە تا چەند تۆ ڕێنمای ئەو کەسەشەکەی کە و جۆر ئەکسسواراتانە بەکاربێنێ بەڵێ زهیوا هەیە خۆی ئەڵێت نەخشەکەم بۆ دیارەکەیان خۆت شتەکانم بۆ بکە ئیتر زۆر کات خۆم بۆ یەکەم زۆر کاتیش خۆی بەکاری هێنێ بڵێن شتەکانەڵێ ئەوم بۆ بەکاربێنە زۆر زۆر باشە بەپی هینەکەی خۆی بەپی
ئەو شتێک کە بگونجێ لە باشە بۆم ئەکسسواراتانە سوودە لە چی بینیوە لە کێوە فێری ئەمانە بووی وڵی یەک جار خۆم خولم بینیوە هەر خۆم فێر بووم زۆر ئەوە باش نییە لە پێی جوشتا سیر ئەەکەم و دوایی ئەیکەمەوە خۆم زۆر زۆر باشە جا کڵاویش کڵاویش لەگەڵ خۆتانەوە بگومان لەگەڵ لەبەرکردنی جلوبەرگی کوردیا وا جوانەیترێت هەموو شتەکان بەیەکەوە بێ کڵاو و ئەکسسوارات و دەستەکانە خۆش بێ ئەمەیان کۆڵوانەی مناڵەوە نیە بەڵێ هی مناڵیش خواستی زۆر لەسرە خەڵک ئەیکات زۆر باشە ئەمەش ئەو کڵاوەیە زۆر جوانە دەستە خۆش بێ باشە ئەمانە لێ نابێتەوە خات و چنار ناوەڵاوای لێ نەبێتەوە ئەگە لێ بێتەوە پێوەکردنەوەکەی ئاسانە دواتر وڵی من کۆڵوانم کردووە بڕواکەی بۆ خۆم بە خەسالە شومە لی نەبێتەوە زۆر باشە دەستە خۆش بێت بە هیوای بەرداوامی بۆ باسی شیۆ بکەین بەشداریکردنی تۆ لەگەڵ ئەو کەسانەی کە دەستڕەنجینن یاخۆ بابەتەکانی کە دروستەکەن یاخۆ ئێستا من زۆرجا لە پارچی ئازادی لە سەرای سلەیمانی بینم کە مێزدانن ئەم بابەتانەدا بەشداری و کردووە لەوانەوە شتەکانت تا چەند لەوێ خەڵک خواستی لەسەرە بتوانێت بیت وەڵی باشە شکر باشە زۆر باشە تۆ سوودە لە چی بینیوە جگەلەوەی کە لەو ڕێکخراوی و بەشداری ئەو پێشەنگیانەکەی چۆن کارەکانت نمایشەکەی پیجت هەیە دوکانت هەیە چۆن ئەمە ئەنستام هەیە فەیسبووکم هەیە سناپیشم هەیە زۆر زۆر باشە بەناوی چی ئینستاگرامەکە هەر چنار هەمە زۆر باشە کاتە لەو ڕێگای ئینستاگرامەکە تۆ توانی بەڵە شتەکانم هەمووی داپەزێنم لە ئینستاکەم لە فەیسبووک ئاوایتر هەیە خۆی داوایەکان بەبوونی من ئەوەی خەیاتیشەکەم تۆزێک کەمتر یعنی ئەچمە دەرەوە بۆ پێشانگاکان تۆزێک کەمتر لەبەر خەیاتیەکەم ناتوانم لە ڕێگەی پەیوەندیەوە تۆ توانی کەلوپەلەکانت ساقیتەوە خۆ مشتەریم هەیە بەڵێ مشتەریم هەیە و بۆ چوونە دەرەوەش بۆ ئەم پێشانگا شتەکان ئەیکەنەوە پەیوەندیەکەم پێمانوە لە پەیجە لە ڤایبەرەکە داێنێن بڵێن بێگەرخان و کاکسیروان ئیتر ئێمەش بەشداریەکی زۆر باشە دەست خۆش بە خاتوشنار سواز بۆ ئامادەبوون